ئێمە ئێستا گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم درێژە پێدەدەم و زانیاری زیاتری لێ وەرەگرین ئەویش خاتوو بەهار عەلیە کە سەرۆکی ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی. بەخێر هاتی بەهارخان. زۆر سپاس سەلامت. بەخێر هاتی و بەیانیت باش. بەیانی و باشتر و بەیانی بینەرانی. زۆر سپاس مەمنون. بەهارخان ئێوە وەکو ڕێکخراوەکەتان کە لە ڕابردوودا کاری زۆرتان لەسەرەوە کرد کە حاڵەتەکانی لە باربردن بە یاسایی بکرێت. پێمان بڵێ لە چه دەق و یاسایەکدا چۆن ئەکرێ و چۆن داواتان کردووە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە وەکو هەر بەڕێزیشت ئاماژەت پێ لە بیدایەتە وەکو قانون لە عێراقیشا و لە کوردستانیشا ڕێگەی پێدراو نییە، بەڵام تەنها هەندێک حاڵەتی تایبەتیان داناوە کە وەزارەتی تەندروستی پرۆتۆکۆلێکی هەیە ئەگەر هاتوو دایکەکە یەکێک لەو نەخۆشیانەی هەبێت کە ببێتە هۆی لە بارچوونی کە لە پێشەکەکەیان باست کرد بۆ نمونە نەخۆشی شەکرە کۆمەڵێک شتی تر ئەویش لیژنەیەک بڕیارەیە لەسەری ئایا پێویستەکە لەبار ببریان لەبار نەبری ئەویش زیاتر تەئکید لەواکەنەوە ئایا ئەو پڕیە یان ئەو حملە بۆتە ئەبێتە هۆی خەتەر بۆ سەر ژیانی دایکەکە، ینی کەی ئەو نەخۆشیە بە بۆنەی نەخۆشیەکە یا بارودەخێکی تایبەتیەوە دایکەکە ژیانی لە خەتەرا بێ ئەو کاتە لیژنەیەکی تایبەتمەند بڕیارەیە کە بێ مناڵەکە لەبار بچێت ئەمە وایە کە بەڵام لە حاڵەتە ئاساییەکە قانون ڕێگەی پێنایە. فکرەکەی ئێمە لەوە یان هەدەفەکە ینی سەبەبەکە لەوە هەر وەکو تۆ باس کرد بەڕاستی هەیە، ینی مناڵ لە باربردن هەیە. من ئێمە پێشەوەی ئەو ڤیددیوەکمان ئامادە کردووە کە باسی ئەەکەین هۆکارەکانی سیۆچی بکرێ باشە لەگەڵ زۆر دکتۆری ژنان قسەمان کرد کە ئەحسائیەکمان بەنیان ئەوان ڕایان چێ ئەوان ئەحساییان لا نەبوو خۆشتەزانی ڕاستە منیش زۆر هەوڵمدا پەیوەندیم کرد بە لایانی تەندروستیەوانەوە کە ئەحسایەکمان بنێ ئایا چەند مناڵ لەبار براوە هیچ ڕێژێکی وا و دروست لە بەردەستانیە تا ئێستا ئەساسەن بە دزیەوە کرێ ڕاستە بۆی ئەحساییانی ئەوان وتیان ئێمە لەوە ئەزانین کە ژنەکان مناڵیان لەبار بردووە دوای ئەوەی کە وەسعیان تێکەچێت دوای مناڵ لەبار بردنەکە کە یەنە لای ئێمە لای دکتۆری ژنان ئێمە ئەزانین کە ئەوە نەتیجەی مناڵ لەبار بردنەکەواتە ئەوانیش ڕایان وایە کە زۆر زۆرە ژمارەکە بەڕاستی خراپیەکەی چییە؟ ئاسەوارەکانی لەسەر ژیانی ژن لە دوای مناڵ لەباربردن مادەم لە خەستەخانە ناکرێت لە ژینگەیەکی تەندروستان ناکرێت ئەوە تا یان هەندێک مامان یان هەندێک سستەر یان هەندێک کەس کە توزانم ڕەنگە خەڵکی نە خوێندەوار و هیچ شتێکیان نەبێ لە شوێنی تاریک و ناسەحیە کە هیچ لە ڕووی تەندروستیەوە نییە هیچ مەرجێکی تەندروستیتیان نیە ئەمەلی لەباربردنەکە بن بۆیە بە نەتیجە کاریگەریەکی زۆر خراپ لەسەر ژن دروستەکە سەحەتی ژن و زۆر ژنیش ئەمرن بەڕاستی ئەنی من پێم سیر بوو پێش بابزان پێش ساڵێک بوو کەسێکی زۆر نزیکە نەهات فترێ دیار نەبوو وتی مامۆژنم مردووە وتم بۆ وتی وەڵا باسمان نەکردو بەستەوەری مناڵی لەبار بردووە ینی لە گوندێکی دەوروبەری دەشتی هەولێرە ژنێکی خوێنەوار ژنێکە مۆزەفەیە چوە لەوێ مناڵی لەبار بردووە ینی ئەمانەوامان لێکا کەواتە مناڵ لەبار بردن بمانەوە نەمانەوێ قانون و شەرع ڕێگەی پێبا پێێنە زۆر زۆریشە نەک هەیە ژیانی خەڵکێکی زۆری خستۆتە مەترسیەوە بۆی فکرەکەەوەی مادەم هەر هەیە بۆچی ڕێو شوێنی تەندروستی نەگیرێتە بەر بۆ ئەوەی ئەو ژنانێک کە بە هەر هۆکارێک بێ بیانێ بناڵەکەیان لەباربرن بێگومان ئەویش لە چوارچێوەی ئەو مەرجانەی کە سەحەت دایت کە تەندروستی جیهانی دایناوە پێم وایە لە چەند هەفتەی یەکەمایە 4 هەفتەیە 6 هەفتەی یەکەمە پێم وایە زۆر تەکید نیم لەوە ئەو کاتی کە هێشتا هەر وازەحیش نییە ئەمە ئەبێ بە مناڵ جا پرسیارەکەی ئێمە ئەوەیە وەکو ڕێکخراوێکی ژنان من وەکو کەسێکی فێمەنیست بیر لەواکەمەوە ئێمە مانەوە ئەوانەی کە ئەڵێن با لەباری نەبن ئەیانەوە ژیانی بەپێی بۆچوونی ئەوان ژیانی کەسێک ڕزگار بکەن بەس ئایا دایکێک کە هەیە لە ژیان ئاسحەتی باشە هەیە ئایا ئەو بمرێ لەبار بچێ ینی بمرێ یان شتێک کە هێشتا نازانین معالمی دیار نیە حتا لە ڕووی قانونیشەوە ئەوە کیانێکی قانونی نیەک مناڵ کاتێک کیانی قانونی هەیەکێتە دنیاوە ینی فترەی حمل کیانێکی قانونی نییە بەس ئێمەش باسی هەڵبەتە بێگومان باسی ئەوە ناکەین کە مناڵەکە دروست بووە باسی فترەی زۆر بیدایەتەکەین حتا لە دیانەتە کۆنەکانیشە لە دیانەتی ئیسلامیشە هەندێک دراسەمان کردو بەڕاستی ڕێگەی بەوەیەوە کە لە هەفتەکانی یەکەمە ئەگەر کەسێک بێوێ زۆر خلافی شەرعی باشە بارخان پاڵنەری ئەوە چییە کە وا لەو خانمە ئەکات ئەزانین کە هەندێکیان بەویستی خۆیان نییە یاخود تووشی حاڵەتی دەستدرێژی بوونەتەوە بەڵام ئەمە چی وای لێکە یاخود ئەو پاڵنەرە زۆر قورسە چیەکەوای لێ کات ژیانی خۆی بخاتە مەترسیەوە بۆ یاخود بە هەمان شێوە نەیەوێت کەسێکی دیکە بێنێتە ژیانەوە هۆکارەکانی بەشێکی هەرە زۆری هەرە زۆرەکەی ئەوەیە کە مناڵێک بەبێ ویستی خۆی پلانی نەبووە
حاملە بووە مەسەلەن ژنەکە سکیپڕ بووە نەباوکەکە نەدایکەکە پلانیان نەبووە لەبەر بارودۆخی ئابووری بێ بارودۆخی تایبەتی خۆیان بێ ئەو مناڵە مەرغوب نییە ینی بەبێ پلان لە دایک بووە بۆی ئەیانەوێ مناڵەکە زۆر بەویستی خێزانەکە خۆشیانە بەویست ینی وەسم ژن و مێردێکی ئاساییین مناڵی تریشیان هەیە سکی پڕ بوو لە بەرەوەی بەڕاستیشە بێەوە بڵێن سەبەکەی بۆ ئەو هەمە سک پڕێ بێ بەرنمەیەش بە واگەڕێتەوە کە ئێمە وەسائلی ڕێگەگرتن دەست پڕبوونیشمانە چکە بە قانون لەباربردن بڵێن خراپە ممنوعە لەبەرەوە بە وەسائل بۆی تو حملیش نەبێ مناڵ دروست نەبێ ئەوەشمان نییە بۆیە مناڵێکی زۆر دروستە بێ و ڕغبەتیان نییە خێزانەکە بیهێنە دنیاوە لەبەر بارودۆخی ئابوووریان بێت تەندروستیان بێ جاریوایە ژنەکە کۆمەڵایەتیان بێ هەر شتێک بێ بەشە زۆرەکە ئەوەیە کەنانێ بەڵام لەناو ئەوانەیە بەشێکی تر هەیە کە زۆر جوان ئاماژەت پێکرد هەندێک ژن هەیە یان لە ڕێگەی نەتیجەی دەستدرێژی سێکسیەوە بێ حملە بە اختصاب ئەکرێ یان ئەوە تا لە ڕێگەی ئەوەی کە هەر پەیوەندیەکی سێکسی هەیە لە دەرەوەی مؤسسەی خێزان ئەوەش زۆر ڕوئەیە لە کۆمەلگاکانە ئەوانە زیاتر ژیانیان لە ژیانی دایکەکە بەڕاستە و خۆ لە خەتەرە چونکە ئەگەر کەس و کارەکە بیزانێ ئەوە ئیکوژن لە زۆربەی حاڵەتەکە و زۆری ئەو حاڵەتی کوشتانش کە هەیە هەمومان ئەیبیستین ئێوەش لە ڕاگەاندنەکان و ئەوەیە کە کچەکە دەستدرێژی کراوە سەریا زۆر جاراڵێن کە حامیلە بۆ ئەمانە باشە پرسیارەکە دیسانەوە بۆ ئەو حاڵەتە تایبەتانش ئەوەیە ئایا ئینسانێک کە لە ژیانایە و ساغ و سەلامەتە بیکوژین بە بەرچاومانەوە بە بەرچاومانەوە سوور ئەزانین کە سوکارەکەی ئەیکوژێ یان کۆمەلگاکەی ئەیکوژێ ئایا ئەوە لە ناو ببین یا شتێک کە هێشتا نازانین بەهرخان ئەمە کۆمەڵە پرسیاری زۆرم لا دروستەکە بەڵام ئێوە لە ماوەی ڕاپردوودا ئەم بابەت یاخود ئەم پرسەتان بردە پەرلەمان بۆچی ئەو پرسە داخرا یاخود کاری جدی لەسەر نەکرا ڕاستیەکەی هێشتا نەمان بردۆتە پەرلەمان چونکە ئێمە پێتان نەوتون یاخود پەرلەمان شتێکی وای پەرلەمان ئێمە ئاگاداری ئەوە بووین کە پەرلەمان یاسای وەزارەتی تەندروستی هەموارەکاتەوە بۆیە تەسەورمانە کرد ئەو بەشەی کە زۆر حساسە کە پەیوەندی بە مناڵ لەباربردنەوە هەیە کە پەرلەمان زیاتر ڕاو بۆچوونی خەڵکی تر وەرگێ و بوونی قاشێکی زۆری لەسەر دروست بوو لە پەرلەمانە بەڵام بەڕاستی زۆر بە پەلە و پرۆزە پەرلەمانی کوردستان کۆتاییان بەوە هێنانی بۆی ئێمەش بەڕاستی فریان نەکەوتین ڕەنگ بە بڵم خەلەلین کە ساڵەکانی پێشوو زۆر بەجددی ئیشتان لەسەر ئەم کارە یاخود ئێستا کەی ئیشی لەسەرەکە ئێستا ئێمە ڤیددیوەکمان ئامادە کردووە ئەو ڤیددیۆە سەرەتایە کە بەکاری هێنین بۆ کەمپینێک کە بەتەماین لە ماوەی ڕابردا هاتووە لەگەڵ خەڵکانی تری پسپۆڕ و ڕێکخراوەکانی ترا ئیش بۆەوە بکەین کە داوا بکەین لە پەرلەمان لە کوردستانە ڕێگە بیا بە مناڵ لەباربردن نقطة يعني بس مەرجەکانی دایکەکە قەرار بە ینی ئەوەش بەڕاستی زۆر هۆکاریش ینی بەشێکیشی پەیوەندی بە مافی ژن خۆیەوە هەیە کە تەحکوم کا بە جەستەی خۆیەوە کاتێک کە سکی پڕە بێت مؤهل نییە نایە بە بەرنامەی یان ئەوەیەوێ دوو مناڵی ببێت کە سیرەکە مناڵی سێهەم دروستە بێ مناڵی چوارەم دروستە بێ و بینی مناڵەکان جاری وایە زۆر دایکەکان معاناتیان هەیە مناڵێکی بۆ دوای ساڵی مناڵێکی تر بۆی بەخێو ناکرێت بۆی ئەمانە وەکو بەشێکە لە مافە هەرە سەرەتاییەکانی ژن کە هیدایک کە خۆی تەحکوم بە جەستەی خۆی بکە بڵێ من ئەمێ مناڵم ببێ یا مناڵم نەبێ ئەم مناڵە ئەهێڵمەوە یان نایهێڵمەوە بەشەکەی دووەمیشی ئەوەی کە لە نەتیجەی دەستدرێژی و ئەمانە دروستە بەندیسانەوە ژیانی ئەکەوێتە خەتەرەوە بۆی بە تەسەوری ئێمە و تەجروبەی وڵاتانی پێشکەوتوش کە لەو بارەیە کاریان کردو ئەومان پێڵێ ئەگەر مناڵ لەباربردن ببێتە یاسایی شوێنی سەحی هەبێت شوێنی تەندروستی هەبێت لە نەخۆشخانەکانە ئەو عملیات بکرێت و مناڵەکە لەبار ببرێ هەم ژیانی دایکەکان ئەپارێزین هەم لە لایەکی تریش بەڕاستی مناڵێک نایەتە دنیاوە کە خێزانەکە پارەی نییە بە خێوی کا خێزانەکە ئەساسە نایەوێت لەوانەیە هەر خۆشت گوێت لێبێ زۆر کەس دایکەکان کە باسەکەن کە وڵی ئەم مناڵم گەورەش بووە هەر بەرنامەم نەبوو بە زیادە هاتووە باشە ئەوە چ کاریگەریەکی دەرونی لای مناڵێک دروستە بێ هەموو ڕۆژێکە تا گەورەبوونیش پێوترێتەوە کەسی گەورە هەیە پێوتراوە ئەمە زیایەکەیە بۆ زیایەکەی بەڕاستی پێشیان ناخۆشە ینی من زۆر گوێم لێ بۆ لەو مناڵانەکە ینی منێکێکیان خوشکەکەی خۆم بوو خوشکی بچووکەکەم مەسەرم پیانەوت تۆ مناڵی ئێمەنی تۆ لەسەر زیادە دروست بووی ئەکە مناڵ بوو بارودۆخێکی زۆر نەفسی ینی منتان ناوێ ینی بۆیە ئەمانە هەمووی با ئێمە بەمانە ئەمە ئەبێتە پاڵنەر بۆی کە بە یاسایی بکرێت لەباربردن بە تەسەورم مبەڕیرمان زۆرە هەر ئەو نمونانەی کە بەڕێزیشت باس کردوە ئێستا مناقەشەمان کرد مبەڕیری زۆر گەورن کە بەو حساسیەتە وەرنەگیرێت و بەڕاستیش وەکو هەر لە خۆش لە پێشەکەکە ئاماژەت پێە لەو وڵاتانەیە لە جیهانی سێهەم کە وڵاتە عەرەبیەکان گەورەترین نیسبەتی مناڵ لەباربردن لە وڵاتە ئیسلامیەکانە
لە وڵاتە ئیسلامیەکانە. بەهارخان ئێوە کاتێک کە ئەم داوایەتان کردو یاخود بەنیازن کەمپینێکی ئاواهی بخەنە ڕوو یاخود پێشکەشی بکەن پێتان وانە ئەبێتە هۆکارێکی زیادبوونی ئەو پەیوەندیە ناشەرعیانەی کە لە وڵاتێکی ئیسلامیدا ڕێگە پێنەدراوە ڕووبات؟ بە هیچ جۆرێک پێم وانە سبەبەکە ئەوە بێت چونکە لە وڵاتانی ئەنی جۆری پەیوەندیەکان جیا لە وڵاتانی ئەوروپا کە دوو کەس پێکەوە ئەژین جا کەڵتوری ئەوان و قانونەکانی ئەوان دوو کەس پێکەوە ژیان مەرجنیە ئیلا بچن لە کەنیسە یەکتریان مارە بڕیبێت دوو کەس یەکتریان بەدڵە قوبوڵ یەکتریەکەن ئەیانەوێت بۆ پێکەوە بژین ئیتر ئایا چەند ساڵێکە هەتای کۆتایی ژیانە ئەوە پەیوەندیەکەیان دەستنیشانەکە بۆیە ئەوانە زۆر بە تەندروستتر ئەژین لەو پەیوەندیانەی ئێمەکە هەموو ئەوانە مەنعکراوە بەڵام بە دزیەوە ینی هەمومان ئاگادارین بە دزیەوە چەندین پەیوەندی هەیە کە لە دەرە من ناڵم شەرعیان ناشەرعی مناڵم لە دەرەوەی مؤسسەی ئەمە لە وڵاتێکی ئیسلامیدا پێوترێ ناشەرعی ناونراوە بەڵە ڕاستەکەی پێوترانە بەستم ینی ئەوە هیچ چکە ئێستا کە مناڵە باربردن جەریمەشە و خەڵکیش عقوبادرێت لەسەری ئەوانە ئەو پەیوەندیانە هەر زۆرە لە کۆمەلگای کوردستانە بەڕاستی هەمووشمان ئەزانین ئەستان زۆر جێگاش هەیە کە هەندێک کەسانەیە و هەندێک لایەن هەیە هەر ئەیانەوێت جۆرێک شەرعەتی پێبەن ئەڵەن بە ماڵی لەش فرۆشی بکرێتەوە بە ڕسمی پیاوەکان بچن بۆ ماڵە لەش فرۆشەکان بەسم کاتە هەموو ئەنی ئەوەتی کۆمەلگای بەشەری هەیە ئەوەتی کۆمەلگای بەشەری گەشتۆتە ینی ئەم ڕادەیە لە پێشکەوتن بەبستم لەوانەیە بڵم باسی 200,000 ساڵ پێش ئێستاش بکەم نەک باسی ینی ئەمە ئەو جۆرە پەیوەندیانە هەر هەبوو هەر بەردەوامیشە هەر کاتێک کۆمەلگا یان حکوومەتەکان توندیان کردبێ و بیانەوێ کۆنتترۆلیکەن ڕەتفیعلەکە ئەوەیە بە شێوازێکی ناسەحی ناتەندروست لە دەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەم جۆرە پەیوەندیانە هەر بەردەوام بۆ سک پڕیش هەر هەبووە بەڕاستی کۆنتترۆل ناکرێت لە ئەخیرا هیچ کەس ناتوانێت کۆنتترۆل کەمە ڕغبەتی ئینسانەکانە ئەنی بڕاب کە پەیوەندی بەوە نیە ئەو کەسە محاجبەیە یان سەرپۆشی بەسە یعنی ئێمە لە ڕێکخراو دەیان ئەگەر نەڵم سەدان ژن پەیوەندیمان پێوە ئەکەن یا بوونەتە قەزەی ئێمە کە هەموو خۆشیاندا پۆشیوە و زۆر تونند و تۆڵی شو نوێژی شەکەن و دوجار هەر ئافرەتەوە دووچاری اختصاب بۆتەوە خۆی پەیوەندی سێکسی هەبووە خۆی بە ئیرادەی خۆی کچێکە کچێکی گەنجڕ کەسێک ئیغرائیەکە و ئامادەیە پێی وایە ئەو کەسە خۆشیەوێت لە ئەخیرا پێی وایە وعدی زەواجی پێوە پێی وایە خۆشەوێ کە لەگەڵ یا پەیوەندێکی سێکسیە بێ سکی ئەبێ یاسکی نابێیان بڕاب بکە ینی هەر لە ماوەی ڕابردووە هەمووی وەزەم ڤیددیۆکەشمان زۆر زیاتر تەسیری ئەوە بوو لە ماوەی چەند هەفتەیەکی ڕابردووە کەسێک مانگێکی ڕابردووە کەسێک لە یەکێ لە شارەکانی کوردستانەوە پەیوەندی کرد کەسکی هەیە و گیری خواردووە نازانێت چۆن لەباری ببێ خەریکەم خێزانەکەی هەڵەوەشێتەوە خەری لەگەڵ مێردەکەی بە بەردەوامی شەڕیانە زۆر مسلمانن زۆر محاجبە نوێشکردن بەس ئەڵێ من ئەمەیە لەباری بەرم چونکە ئەوە ینی بۆمان بەخێو ناکرێ بەڕاستی بۆیە ینی ئەم شتانە ڕێگر نییە ینی باشە ئەو مەرجانە چییە بێت کە بکرێت بۆ نمونە ئێوە داواکەن بە یاسایی بکرێت لە باربردن مەرجەکانی چییە ینی چ کاتێک ئەو کەسە توانێت ئەو یاسایە ئەیگرێتەوە کە مناڵەکەی لە باربرێت من پێم وایە مەرجێگە بێ ئەوە بێ هەر کاتێک ژنێک کەسکی هەبوو نەیویست پڕبوونەکەی بەردەوام بێ مافی ئەوەی هەبێ بچێت لە خەستەخانە دکتۆرێکی نیسایی لەژێر چاودێری دکتۆرێکی نیسائیە ژنانە مناڵە باربردنەکەی تەنها ویستی خۆی کافیە ئەو قەرارەیە لە ئەخیرا مناڵەکە لەسکیە یعنی مان و نەمانی ژنەکە ژیانی سەحەتی تەندروستی ویستی دوای مناڵبوونەکەش بەس ژنەکە مەسئولێتی هەڵگرتووە لە کۆمەلگای ئێمە بۆیە بەس خۆی کە بڵێ من نامێ پەیوەند ئەم مناڵە بەردەوام بێت ئەمەوێت لەباری ببەم بەو وەکووتم لە بیدایەتیشە بەو مەرجانەی کە چەند هەفتەی یەکەمە ئەوەی کە تەندروستی جیهانی دایناوە پێم وایە کافیە بۆ پێویستی بە یەکەیەکی تایبەتە بێ لە بنکە تەندروستی و نەخۆشخانەکان پێم وانە نمونەی وڵاتانی ئەوروپا هەیە مەسەلەن کە تایە شەرعیە هیچ ئەچی بۆ لای دکتۆرەکە ئەڵێ من ئەمەوێت مناڵەکەم لەبار بەرم لە هەر وەکو چۆنەکی مناڵیە بێت وەکو چۆن هەر لە شوێنێکی خەستەخانەکە مناڵەکەی بۆ لەبارە بن و هەم خۆشی سەلامەتەوە هەم مناڵێکی نامەڕغۆبیش ناهێنێتە دنیاوە ڕاستە باشە هەندێک لە کچان بە تایبەتەوانی تووشی دەستدرێژی سێکسی بوون و لەگەڵیشدا ئەوانەی کە بەویستی خۆیان پەیوەندی سێکسیان هەبوو و دواتر دووگیان بوون
ئەمانە چۆن بتوانن یاخود بڵێن ڕێگان پێ ئەدرێ بەو شێوە یاساییە کارەکەیان بۆ بکرێت لە حاڵەتێکان نەشێوە هیچ کەس پێ بزانێت ئەمە کێشە دروستەکات یاخود بڵێن ئەو بە یاساییکردنی لە باربردنە کاریگەری باشیە بێت دواتر لەسەر کۆمەلگای خراپێ بێ کاتێک کچێک بێت بە غێر ئاشکرا خودت بڵین بەدزیەوە بێت ئەو مناڵە لە باربرێت وی پێم وایە هەتا ئێستاش ئەوانش کە بڵێن وەزارەتی تەندروستی ڕێگەی ئەیا کە مناڵەکەی لە باربر ئەوش هەر بەدزیەوەی بە جۆرێک لە جۆرەکانی کێ توزانێت لە ژوورێکە چی ڕوئەیە کەژنێکەسێ بۆیە ئەکرێت یعنی وەسائل زۆرە ئەکرێت بەشێکی خستەخانەکە یەکێک لە خستەخانەکان دەستنیشان بکەن بۆ ئەکرێت لە هەموو خستەخانەیەکا بکرێ بەڵام لە پێویست ناکەت پێویستەکە باز بکرێ ینی لە ئەوروپا وەکوتم ینی ئەو وڵات بکە باسی ئەوانەکەم لە بەرەوەی ئەوان نمونە سەرکەوتوەکان کە تەندروستی هەموو خەڵکەکان پارێزراوە هەتاوەکو ئێستا کە کەسێک گوتم ئەچێتە لای دکتۆری عائیلە هەیە لەوێ ئەڵێ من سکم هەیە یان هەر جار وای پێویستیش ناکە خۆی معلوماتی هەیە ڕقم تەلەفۆنات بڵاو کراوەتەوە خەڵکە زانێت تەلەفۆن بۆ کام ڕقەماکەی کە ئەتەوێ مناڵە باربەری بۆیە ژمارە تەلەفۆن دابنێ شوێنەکە ئەتوانی حتا بۆ کۆمەلگای ئێمە شوێنەکەش ئەکرێت دیاریکراو نەبێت کە کوێ لە بیدایەتە کە ئەم ژمارە تەلەفۆنە پەیوەندی بکە و ئەتوانی بچیت ئەکرێت بۆ حساسی قەزیەکە لە بیدایەتە شوێنەکە دیار نەبێ بەڵام پێم وانە پێویستکە ئێمە بۆ جۆرەوەری بگرین چکە هەر عملیاتێکی ئاساییە ڕاستە زۆر سپاس بەهارخان بە هیواین کە ئەم پرسەی ئێوە و ڕوژانوتانە کۆمەلگا بە شێوەیەکی هۆشیارانە وەری بگرێت و کاری لەگەڵا بکات و ژنانیش لەو ڕێگەیەوە تا ڕادەیەکی باش بە مافەکانی خۆیان ئاشنابن زۆر سپاس بەهار علی سەرۆکی ڕێکخراوی ئێمە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس دووبارە بە خەراتی